الروا أوي أي كي تبرد الرزي أوي أي كي بخير أو أبوة بيت أجر باداش تشاورتك على قيامتها أوي غير أوانيا هموي الروا بويا. روي عن أم المؤمنين عائشة رضي الله عنها قالت: كنت جالسة يوما في بيتي فجاءت امرأة إلي ئافرەتێک هات بۆ لام. عایشە فەرمێ لە ماڵەوە دانیشتبووم، ئافرەتێک هات بۆ لام، دەستی بەسترا بوو بە پارچە پەڕۆیەک، دەستی زۆر بەسترا بوو لە ناو جلوبەرگەکەیە بوو. منش پێیم وت: مالەکی، ئەوە چیتە بۆ دەست دەرناکەی، بۆ دەست پێچاوە؟ فقالت: لا تسأليني يا أم المؤمنين. أي عائشة دایکی ئیمانداران ڕزای خوای لێ بێ، پرسیارم لێ مەکەت خوا. فەرمووی: لا بد أن تخبريني، هیچ مەجالی تێنێ ئەبێ ئیلا خەبەرم پێ بدەیت، بۆچی دەست چەماوەتەوە و دەست پێچاوە؟ قالت: كان لي أبوان، فەرمووی باوکو دایکێکم هەبوو، وكان أبي يحب الصدقة وكانت أمي تبغض الصدقة. باوکم هەبوو، باوکم زۆر حەزی لە سەدەقە و چاکە بوو، بەڵام دایکم زۆر ڕقی لە سەدەقە بوو، چاکەی نەئەکرد. هەتا وەکو ڕۆژێکە بینیانم لە خەوە، رأيت في المنام الليلة، رأيت في المنام كأن القيامة قامت، لخو ما بينيم وقيامتها. هەتا وەکو ڕۆژێکیان باوکم حەیوانی سەربڕی گۆشتەکەی بەخشی، فەقیرێکا داوای کرد، زۆر پاڕاوە، دایشی کوتێ بەزی هەڵگرت و دایە فەقیرەکە و پارچەیە پەڕۆژ لەو ناوە بوو، فڕەی دابووی. فەقیرەکە ئەو دوانەی برد، دایکم ئەو دوانەی کرد بەخێر، لەخەو ما بینیم وا قیامەتە. بینیم سە یەکەم باوکم لە دیار حەوزێ ئاوە، وخۆی ئاوە خواتەوە و ئاوە داتە خەڵکی، جلوبەرگێ زۆر جوان لە بەریاتە. و بینیم دایکم لە ناو هەموو مەخلوقاتە بەڕوت و قوتی، هیچ لەبەری نییە ئیلا ئەو پارچە پەڕۆیە نەبێ کە کردی بەخێر، بان عەورەتی خۆی دابوو ئافرەتەکە. و ئەو تۆزە بەزە کە کردی بەخێر بەدەمی بی و ئەیلێساوە هاوارێ کرد: وا عەتەشا، بکەن بە خاتری خوا تۆزی ئاوم بدەنێ، لە دونیا خنچام هاوارەکە دایکم، وا عەتەشا. ئەڵێ منش لە ناو خەوەکەی ئەڕام کرد بۆ لای حەوزەکەی باوکم، گڵاسی ئاوم دەرکرد بەدەستم، گڵاسە ئاوەکەم برد بۆ دایکم. فنودیە من فەوقی، لە لای بانەوە دەنجێک هات: ئەلا من سەقاها شەلت یەدوک، ئەیە و کەسەی کە ئەوە ئاوە داتەوە ئافرەتە یاخوا دەستی گۆش بێت. فاستەیقەظت فشلت یەدی، هەرسام لە خەوسەیەکم دەستم گۆش بووە کە ئەو قومە ئاوم داوەتە دایکم. بۆیە کاتی هاتمە خەبەرە گڵاسی ئاوم داوە دایکم، فشلت یەدی. ئەوە حاڵمەکای بینی. ئەمجا عایشە ڕزای خوای لێ بێ فەرمووی: صدق الله، کە فەرموویەتی: ومن يعمل مثقال ذرة خيرا يراه ومن يعمل مثقال ذرة شرا يراه. پێشەوەی غەرغەڕەیەقەمان بگرێت، هەوڵ بدەی ماڵەکەمان ببەخشین، فی سەبیل الله بێت.